دێمە سەر یەک کەلیمەیەکی تر و کۆتایی پێدێنم. کافرەکان ئەڵێن خوای گەورە فەرمێ وەلەو فەتەحنا عەلەیهم بابا من السەما فظلوا فيه يعرجون. ئەگەر ئێمە دەرگایەک منەکرێ ئەگەر یەک دەرگایەکیان لە ئاسمان بۆ بکەینەوە کە پیایا سەرکەون بۆ سەرێ لەقالوا ئینەما سوکرت ئەبصارنا. ئێمە بە تەواوی چاومان قەپات کراوە. ئەڵێ چاومان قەپات کراوە چونکە هیچ شتێ نابین. بەل نەحن قەوم مەسحوورون، یا سحرمان لێکرا. سەیری معجزەی ئەم ئایەتە و ئەم کەلیمەیە و ئەم اختیار و ئەم مەبنی للمەجهولە. علم ئێستا ئیسپاتی کردو کە دوای ئەوەی لە 400,000 کیلۆمەتری هەواکە ئەڕۆینە دەرێ دنیا هەمووی تاریک خۆر هەردێ تیشکی ڕۆژەکە هەر لێەوە بۆمان دێنەوە 3 ملیۆن میل لێمانەوە دوور هەر بەردەوام دێ 8.6 دقیقە ئەگاتە سەر زەوی. تیشکەکە کە دێ وەسەتێکی پێویستە بۆ ئەوەی تیشک بدات و ڕووناچەکە بدات و ئەو وەسەتە غەیری هەواکە نابێت. ئەو ساتانەی تریش کە پیاە نادێ پێچاو پێچ ئەگاتە تا گات ئەم ئاستە بەڵام لەوێ تیشک نابی. بۆیە ئەو کەسانە ئەوانی کە بڵێن چوونە سەر ئاسمان چوونە مانگ سەر مانگ و چوونە ئاسمان وانی کە ساڕوخە بەکاردێن و ئەچنە دەرێ ئەڵێ لە دوای 400 کیلۆمەترەکە ئیتر هیچ نابینی چاو ئاوازەقەکەی تۆ بۆی ببینی هیچ نابینی. بۆیە لێرە کافرەکان ئەڵێن سوکرت ئەبصارنا، ئێمە هەر ئاوا سەیرەکەین و هیچ شتێک نابینین. ئەم سوکرت بە مەبنی للمەجهولی شێناوە کە ئەنەما ئەڵێ چاویان قەپات کردوین. چێ چاوی قەپات کردوون؟ ئەو بارودۆخانێکە لە دەوروبەرێتی ئەو زروفانی کە هاتووە بەڵام ئەو وا ئەزانێت پێڵووی چاویان پێداداونەتەوە. ئەوەش ئەبینی چونکە چاو نوقاندنیانە بۆ ئەوەی نەبینن خوای پەروەردگار لێی گەڕاوەکە بە شێوەی مەبنی للمەجهول. ئەوەی کە باسم کردن هەڵبەتە چەند ئاەتێک بوو زۆر لە ئاەتەکانی تریشم نەهێنایەوە بەڵام بەحسێکی گەورەی لەسەر خۆی هەر کەسێکەوە تااقەتی ببێ یا ئەوانەی عەرەبیان خوێندو بە تایبەتیوانی مامۆسای عەرەبینەوەی فەقێن ئەوانەی ئەتوانی زۆرتر چێژ لە قورئانەکە وەربگری بەس بڕوانە سەر ئەم فعلانە. جارێک باسم کردوتم فعل و ئیسم، جارێککە ئێستا ئەڵێن فعلی مەبنی للمەعلوم و مەبنی للمەجهول. ئەم شێوازانە بگەڕێنەوە سەری بزانە چۆن فێرەبی، بزانە چۆن ئەم قورئانە ئەبینی چ موعجیزەیەکە لەو شوێنەشا کە سوکرەتی بەکارێناوە تەنها شوێنە لە قورئانە ئەم کەلیمەی تکرار کردبێت، باسی لە شوێنی کە تکراری نەکردو. یان ئەبینی لەم شوێنە قەدی بەکارهێناوە ئەبینی علاقەی هەیە بەسەر ژمارەی قاف و دالەکانەوە لەو سوورەتە موعجیزەیەکی ترە. لە هەموو لایەکەوە یەک ئاەتێک بەتەنیا ئەبێتەوە بە موعجیزە لە چەندین لایەنی بەلاغی و لایەنی حسابی و لایەنی تەشریعی و لایەنی تاریخی و لایەنی تر. وای پەروەردگار ئێمەش ئێوەش فێری ئەم قورئانە بکە. وای گەورە بیکە بە بەهاری دڵمان. وای گەورە بەرچامان ڕۆشن کاتەوە بە نوری قورئان. وای گەورە بیکە بە هاودەنگی قەبرمان، بیکە بە تکاکاری قیامەتمان. یا ڕەبی خوای ئەم قورئانە بکە بە بەرنامە و ڕێبازی ژیانمان. خوایە فێرمان کە هەموو ڕۆژە شتێکی زیادەمان لێی فێرکە. خوایە زیاترمان فێرکە حتا وەکو ئەوەندە لە ناخمانە ئەچەسپێکە ئەمە وەحیجە تۆیە و ئەم قورئانە کەلامی تۆیە و ناردووتە بۆ بەشەریەت. خوایە لە دڵ و دەرونی بگرین، لە هەست و هۆشی بگرین. یا ڕەبی خوایە بە لەتف و ڕەحمەتی خۆت ڕەحممان پێ بکەی، يارمتي درمان بلا تيجيشتني. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله.